پێم وابێ کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەی تەنانەت زەقی ئەوە دەبێت کە ئینشاڵڵا کۆبوونەوەیش کە دەکەین بۆ داهاتوودا هیچ شتێکمان نەدی لەبەوەی پێشی نەمانێ لە ڕابردوودا ڕابردووەمان پێ دەڵێت کە کۆبوونەوەکان تەنها قسە هیچ کەنی کردار نینە و پێم وابێت تەنها خۆتێرکردن و کار بەسەربردنە لە دانیشتەکاندا خەڵک بۆ لەوەش بێزار بوو زۆر گەشت بینم بۆ ئەوەی کە ئەوڕۆ بەتایبەتی ئەوڕۆ بگەنە ئەنجامێکی دڵخۆشکەر بۆ خەڵکی کوردستان هیواداریشم ئەو کۆبوونەوانەی پێنج خۆڵی نەمێنێ بەڵکو فراوانتر بکرێت بۆ ناو شەقام داوەزی زیاتر بۆ نەتەوەکانی کە وەکو کردو ئاشووری هەموو ئەوانە بەشدار بن چونکە کەس بەرپرس نییە لە مافی کەس والله ئینشاءڵڵا بە حەول و قووەتی خۆی نەتیجەیان ئەبی کۆبوونەوەیان زۆر ئاکردینە کۆبوونەوەکانیش بەڕاستی ئەوەی کە کردیتیان هەمووی بێنەتیجە بووە بەرام وە باشە ئەوانە پێک بێن لەسەر کاغەزێکی سپی چیدی ئەو کۆر و کۆبوونەوانە نەکری عالم بەڕاستی لەسەر ئەو هەموو کۆبوونەوانە بێزارە بووە بەڕاستی نەخێر هیچ قەنەعەت ناکەم هیچ ئەوە چی بچکە ئێستا ئەو بەرگانێکە باسییان کردیە برگەکان هەر تەشریفاتیە و هەر لە هەموو دنیادا ئەو دەسەڵاتی هەیە سەرۆکێم چکە هەوام هووە ئەوانە هیچ دەڵێن سازان بەس هیچ کاتێک هیچ کەسێکیان نییە تۆزێک تەنازل ناکەن لە ئەو شتانێک کە بەعەز و ئارەزەکەی عیزبەکەیتی چکە عیزبەتی دەکرێت لەو کۆبوونەوەیاندا زیاتر هەوە خەڵکەکی شەیە داوای دەستور دەکات خەڵکەکی شەیە لە دەرەوەی دەستور شت بکرێتن بەس پێویستە لە پەرلەمان بکرێت و نەتیجەکەی لە پەرلەمان دەچی باشتر و خەڵک ئەمە نادەکەم ئینشاڵڵا ببێت چونکە خەڵک تەواو بێ ئەمەل بووە یعنی بەڕاستی ئێستا منەوە دوکاندارێکم لێرم هیچ کەسابەت و هیچ بازاڕێک نییە هەمووی پابەندە